لەگەڵ ڕاگەیاندنی ناوی خوێندکارانی وەرگیراو لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمدا چەند ساڵێکە سیستمی وەرگرتنی خوێندکاران ڕوبەڕووی ڕەخنەی بەشێک لە خوێندکارانی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین دەبێتەوە. بەشێک لەو خوێندکارانە ناڕازین لە ئەنجامی وەرگرتنیان لەو بەش و کۆلێژانەی کە ناویان تێدا هاتوۆتەوە. سیستمی ناوەندی وەرگرتنی خوێندکاران لە هەرێمی کوردستان سێ بازنەیە، با پێچەوانەی عێراقەوە کە یەک بازنەیە. ئەو سێ بازنەیە وای کردووە بڕگەی گشتی و پارێزگا تا ڕادەیەک زیان بەو خوێندکارانە بگەیەنێت کە نیشتەجێی سلێمانی و دەوروبەرین. خوێندکارانی ئامادەیەکانی سنووری هەر پارێزگایەک لە زانکۆکانی سنووری پارێزگاکەی خۆیان لەسەر بنەمای پارێزگا و لە سنووری پارێزگاکانی تریش لەسەر بنەمای گشتی وەردەگیرن، واتە لە ١٨ کورسی بۆ خوێندکارانی پارێزگاکەی خۆیانە و لە 120ش بۆ دەرەوەی پارێزگاکە دەبێت. ئەوەی تێبینی دەکرێت چەند ساڵێکە کا سیستمی وەرگرتنی خوێندکاران کراوەتە سێ بازنەیی، ژمارەیەکی زۆر لە خوێندکارانی سلێمانی و دەوروبەری با کۆنمرەی بەرزەوە لە هەندێک بەشی کۆنمرە بەرز بێبەش دەبن و ناتوانن لە تەک دەرچوانی دوو پارێزگاکەی تر لەسەر کورسی ئەو بەشانە خوێندنی زانکۆیی تەواو بکەن. لەم ساڵدا بەپێی کەمترین کۆنمرەی وەرگیراو لە زانکۆ و پەیمانگاکان کە ناوەندی وەرگرتن لە وەزارەتی خوێندنی باڵا بڵاوی کردوێتەوە. بەشی ئەندازیاری شارستانی لە چەند زانکۆیەک بە نمونە وەردەگرین. لە بەشی شارستانی کۆلێژی ئەندازیاری زانکۆی دۆکدا کەمترین کۆنمرەی وەرگیراو بۆ خوێندکارانی سنووری پارێزگاکە 644 نمرێ و واتە تێکڕای نمرە 92 بێت، کەچی بۆ دەرەوەی سنووری پارێزگاکە 667 نمرەیە کە تێکڕا 95 نمرە دەکات. هەر لەم ساڵدا کەمترین کۆنمرەی وەرگیراو بۆ خوێندکاری سنووری پارێزگای هەولێر بۆ بەشی ئەندازیاری شارستانی لە زانکۆی سۆران 638 نمرەیە، کەچی بۆ دەرەوەی پارێزگاکە 666 نمرەیە. هەروەک هەمان بەش لە زانکۆی سەلاحەددین بۆ ناوخۆی پارێزگاکە 654 نمرەیە، بەڵام بۆ خوێندکاری دەرەوەی سنووری پارێزگاکە 669 نمرەیە. با پێچەوانەی زانکۆکانی پارێزگای هەولێر و دۆکەوە لە زانکۆکانی سنووری سلێمانی و دەوروبەری کە 6 زانکۆی تێدایە بەپێی ناوەندی وەرگرتن لە چوارچێوەی یەک پارێزگا مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. کەمترین کۆنمرەی وەرگیراو لە بەشی شارستانی کۆلێژی ئەندازیاری زانکۆی سلێمانی لە هەردوو بڕگەی گشتی و پارێزگادا 669 نمرەیە، واتە هەمان ئەو بەشە لە زانکۆی سلێمانی هیچ جیاوازی لە نێوان خوێندکاری پارێزگای سلێمانی و پارێزگاکانی تر نەکردووە و بە یەک نمرە وەرگیراون. هەروەها بەشی ئەندازیاری شارستانی لە زانکۆی ڕاپەڕین کە لە چوارچێوەی پارێزگای سلێمانی داژمار کراوە کەمترین کۆنمرە لە هەردوو بڕگەی گشتی و پارێزگادا 662 نمرەیە، واتە خوێندکارێکی سنووری هەولێر و دۆک هاوشێوەی خوێندکارێکی سنووری ڕاپەڕین بە هەمان نمرە لەو بەشە وەرگیراوە. ئەم نمونەیە بۆ زۆربەی بەشە زانستیەکان و بەتایبەتیش بەشەکانی کۆلێژی پزیشکی هەرڕاستە و سیستەمەکە بە هەمان شێوە مامەڵەی لەگەڵ خوێندکارانی پارێزگاکاندا کردووە. بەپێی وتەی بەشێک لە شارەزایانی بواری پەروەردە و خوێندنی باڵا، بەشێک لە هۆکاری ئەو جیاوازیە دەگەڕێتەوە بۆ زۆری ژمارەی خوێندکار لە پارێزگای سلێمانی و دەوروبەری و کەمی ژمارەی بەشە زانستیەکان لە زانکۆکانی سنووری ئەو پارێزگایەدا بە بەراورد بە پارێزگاکانی هەولێر و دۆک. سەبارەت بەم جیاوازیانە لە کۆنمرەی زانکۆکاندا بەپێی زانەرەکانی NRT نوێنەری 6 زانکۆکەی پارێزگای سلێمانی لە مانگی ئەیلولی ساڵی ڕابردوودا یاداشتێکیان ئاراستەی وەزیری خوێندنی باڵا و ئەنجومەنی وەزارەت کردبوو، کەچی لەم ساڵیشدا ناوەندی وەرگرتن بە هەمان شێوەی ساڵانی پێشوو خوێندکارانی لە زانکۆ و پەیمانگاکاندا وەرگرت.